من نام تامان علي دانشت الشاركوم عمرو باش داریم کردن لفستیوالی شارکویا با خواردن و شیرمانی ئەوڕۆ بریانی و دۆڵمەی پلکەمێ و مینی پیزا بۆڕەکەم ئامادە کردێ وەکو خواردن شیرەمانیەکانیش بەس بوسە و کێکی کەرامێل و پاقلاوە و برمە و دۆنات و چیسکێک و ئەو بابەتانە بەرێ وەڵا طبعاً هەر کەسێک چپیا و ئافرەت ئیشی خۆی بێ کەسایەتێکی کێیە هەم لە نێو کۆمەڵگەی هەم لە بۆ خۆشی برێونێرەی لە بۆ ژن زۆر زەحمەتە کە ئیشی خۆی بکە و ساحب منداربی و مار و ئیتر زەحمەتی ژیانیش بە زوال لێ دەکات زۆردار کە دەست بدێ ئیشی خۆت وەروە حەز و ئارەزوش زۆر مهمە لە ئینسانی ئەو حەزت کە هەیە برەوی پێ بدەی لە ئیشەکانی خۆ زیاتر برەوی بدەیت. من سێوالی بەشداربووم لە فستیڤاڵی کۆیە لە شاری سلێمانیەوە هاتووم بە ئیشی هونەری و کاری دەستی. الحەمدولێلا کارەکانم خواستێکی زۆری لەسەر بوو لە پێشانگایە هیوادارم زۆر بەشی بفرۆشرێت. زیاتر ئیشی تابلۆی لەسەر کانفاس ئیتر ساعات و یاخود تابلۆ تێکسچەر ئیتر خۆم زیاتر حەزم لە گوڵ و سروشتە تابلۆکان زیاتر ئەو بابەتانن. نزیکی 5 ساڵ بۆ 6 ساڵ ئەبێت بەڵام سەرەتا وەک خولیایەک بوو دواتر کردم بە پیشی تایبەتی خۆم. زیاتر ئۆنلاین و پێشانگاکانی کاری دەستی وەگەم پێشانگای ئەمڕۆ بەشداریم کردو. ئامۆژگاریان من بۆ ئەوان ئەوەیە کە نەترسن و لاوانەیە پێشانگایەک بەشداری بکەن هیچیان نەفرۆشرێ پێشانگایەک بەشداری بکەن زۆر قسەی ناخۆش وەرگرن لەسەر ئیشەکان یا فیدباکی ناشری وەرگرنەوە بەڵام باوەڕیاندا نەبەزێت چونکە هەموو ئافرەتێک کە دەستەکە بە ئیشێک سەرەتا بەو جۆرەیە دواتر وردە خەڵک زیاتر پشتیەگرێت. ئیتر هەموو کارێکیش لە کوردستان زەحمەتی خۆی هەیە بە تایبەتی بۆ ئافرەتان. بریانە کارە فەرمانە کوبەیە کوفتەی دۆغەوە مەزراوی تەلی کارەکەم لە بۆ هەرەقسە دەرسی کۆلێژی ئەندازیاریمە ئیدی بەقاڵ پشتی خەزانەکەم مناسەرەکەم چەشتخانەی کوردەواری ئێستا خەریکی چەشتخانەکەمە وشانە خواردنە کوردەواریەکان ئامادە دەکەین زۆر حەز دەکەم ئافرەتان لە توانای خواردن ببینەوە ئەو کارە بکەن ئەوی شەکەن لە خواردن زیادی خەڵکێکی زۆر ڕایدێمانە و ڕای لە خواردنەکان. من ناوم مەهاباتە خاوەنی پەیزی خواردن و شیرینی مەهاباتم لە کۆیە. من کارگەشتم لێ هەر لە ماڵیشەکەم ئەوڕۆ بەشدارم کردو لە فستیڤاڵە شیرینیەکانم کولیچە جۆز و خورما و جۆزن هەند و بۆرەک و خشخش و پاقلاوە بەڕۆنی کوردی و بریانی یاپرەخ. وەڵا هیوادارم هەر شتێک کە ئەو میهنەیەکی تێدایە بۆ دەستڕەنگینی خواردن دروستکردن شیرینی تر کە بنەبێت دەستکا بە دروستکردنی شتەکانی خۆی دەرکات لە شوێنێک تر بۆن من ئەوها فستیڤاڵێکی وا بە قەیچەکە یعنی بێتە دەرەوە شتەکانی عەرزکا.